یەک لە هۆکارە سەرەکیەکانەوەیە کە جێی داخە ئەو لایەنە سیاسیانەی کە ئەمڕۆ چەک و پارەیەکی زەبەلاحێن بەدەستەوەیە ئەمانە نەک تەنها لە خۆیان دەترسن بەڵکو جێبەجێکەری فەرمان و داخوازیەکانی داگیرکەرانی کوردستانن. ئەمانە ئەمڕۆکە بەرژەوەندیان لەگەڵ داگیرکەرێکی سەرسەختی کووردە کە ئەویش تورکیایە. تورکیا بە هەموو شێوەیەک هەوڵەدا بۆ سڕینەوەی ناسامەی کورد، بۆ سڕینەوەی ناوی کورد جا نەخوازەڵا کوردستان. ئەمڕۆکە لێدانی گەریلا چ لەلایەن تورکیاوە بێت و یاخود لەلایەن دەستوپێکانی تورکیاوە بێت بەتوندی شەرمەزار دەکەم و بەتوندی دژی ڕادەوەسمەوە. جاکە حکوومەتی هەرێمی کوردستان کێ هەر خۆیانین هەر خۆیانە کەواتە بەغیرە مباشر بەرپرسیارەتەکە هەڵدەگرێت. بەڵام لە هەمان کاتیشە بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە ئێستا لە قاڵبیانداوە و بە فریوی دەدەن بۆ ئەوەیە کە بڵێ ئەمە حکوومەتە ئێمە نین. بەڵام باس کێ حکوومەتە؟ سەرۆکی هەرێم کێیە؟ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کێیە؟ وەزارەتە هەستیارەکان لای کێیە؟ لای ئەوانەیە پاراستن لای کێیە؟ لای ئەوانەیە کەواتە خۆیانن. ئیتر پێویست ناکە بیشارنەوە. باشتر وایە بە ڕاشکاوی بڵێن، بەڵام ئەمڕۆکە لە ڕوویان نایە بە جەماوەرەکە بە ڕاشکاوی بڵێن ئێمە نۆکەرایەتی تورکیا دەکەین و لە گەرێلاکان دەدەین. دێن دەڵێن حکوومەتی هەرێمە. حکوومەتی هەرێمەش ئێمە دەزانین دوو هێزی زۆر لاوازی تێدایە کە یەکێتی نیشتمانی کوردستان و گۆڕانە. دێت نەک تەنها دەڵێ ئێمەین پارتی، نەک تەنها دەڵێ ئێمەین، بەڵام ئەم تاوانە نیشتمانی و نەتەوەیە دەخاتە ئەستۆی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش کە جێی داخە ئەمانە ئەمڕۆکە لە بارودۆخێکدا کە ناتوانن نەک تەنها لە حکوومەتەکە بکشێنەوە بەڵکو ناتوانن قوارەی خۆشیان بپارێزن. ئەوە کارەکەی یەک بۆمانەوەی خۆیانە، دوو بۆ خزمەتکردنی بێگانەیە و بۆ خزمەتکردنی داگیرکەرانی کوردستانە. تا ئەو ڕۆژەی ئەم میلەتە وشار دەبێتەوە، تا ڕۆژەی ئەم میلەتە جارێکی تر لە سنووقی دەنگدانەوە ئەمانە وەلا دەخات ئەم بارودۆخە جێدا خەبەردەوامە بێت.